بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بینەرانی بەڕێز بە ژمارە باز لە زیادبوونی هێزەکانی حەجی شعبی دەکەین لە ماوەی 2 ساڵدا کە بە ڕێژەیەکی زۆر خەیاڵی ژمارە هێزەکانیان زیادی کردووە هەروەها باز لە بەشە بودجەی ئاسایش و بەرگری دەکەین لە بودجەی 2023 عێراق ئەگەر سەرتا لە حەجی شعبیەوە دەست پێ بکەین دیارە لە ساڵی 2014 بە فتوایەکی عەلی سیستانی بۆ ڕوبەڕووبوونەوەی چەکدارانی داعش پێکهێنراوە لە ئێستادا لە 67 فاسیل یاخود گروپی جیاوازی چەکدار پێکاتوە هەروە بەپێی یاسای ژمارە 40 ساڵی 2016 ڕێکخراوە بەپێم یاسا بێت لەژێر کۆنتترۆڵی فەرماندەی هێزە چەکدارەکاندا حەشت بەڵام لە واقعدا بەو شێوەیە نیە لە دەرەوەی کۆنتترۆڵی فەرماندەی هێزە چەکدارەکانە ژمارەیان لە 2023 بۆ 280,000 چەکدار بەرز بۆتەوە. بەڵێ بچینە سەر ژمارەی هێزەکانی حەشت لە 2021 تاوەکو 2023 چەند زیادی کردووە لە بودجەی 2021 ژمارەیان 122,000 بووە بەڵام لە بودجەی 2023 بودجەی ئەمساڵ ژمارەکان بۆ 280,075 کەس بەرز بۆتەوە واتە لە 2021 تاوەکو 2023 بە شێوەیەکی خەیاڵی ڕێژەکان زیاد بووە کە لەو ماوەیەدا 116,075 چەکدار بۆ هێزەکانی حەشت زیادی کردووە تا دێت ژمارەکان زیاد دەبێت و هەیمەنەشیان زیاد دەبێت. ئەگەر بەراوردێکیش بکەینەوە وەزارەتی بەرگری و حەشت لەگەڵ وەزارەتی ناوخۆ ئێمە دەبین لە 2021 وەزارەتی بەرگری عێراق 679,195 هێزی هەبووە بەڵێ لە 2022 701,446 هێزی چەکداری هەبووە بڕی زیادکردن کە لە ماوەی ئەو 2 ساڵەدا زیادکراوە وەزارەتی ناوخۆ 22,251 چەکدار زیادی کردووە لە وەزارەتی ناوخۆ لە وەزارەتی بەرگریش لە 2021 ژمارەکە بەم شێ بووە 429,219 بووە لە 2022 بەرز بۆتەوە بۆ 453,951 لەو 2 ساڵەدا وەزارەتی بەرگری 24,732 چەکدار زیادی کردووە. کۆی گشتی بە وەزارەتی بەرگری و وەزارەتی ناوخۆ لە 2021 تاوەکو 2022 46,983 هێزی چەکدار زیادی کردووە بەڵام دەبینی حەشت لە ماوەی ئەو 2 ساڵەدا بە ڕێژەیەکی زۆر زیاتر زیادی کردووە کە 116,075 کەس زیادی کردووە. بەڵ بینە سەر بودجێ حەشت لە بودجێ عێراقدا بە هەمان شێوە بودجەکەشی زیادی کردووە لە 2021 تاوەکو 2022 بەم شێوە بووە 2 تریلیۆن و 900 میلیارد بووە موچەی تەرخانکراو لە بودجەی ئەمساڵی عێراق 3 تریلیۆن و 500 میلیارد دینارە واتە بە ڕێژەی لە 121 زیادی کردووە لە بینی 2021 کە دیارە لێر هەڵەیەکی تێدایە لە بینی 2021 تاوەکو 2023 لە بودجێ عێراق لە 121 بودجەی حەشت زیادی کردووە. بینە سەر بودجێ هێزە چەکدارەکانی عێراق لە بودجێ عێراقدا بەشی ئاسایش و بەرگری چەندی بۆ دانراوە بەڵێ وەزارەتی ناوخۆمان هەیە 13 تریلیۆن و 887 میلیارد و 487 میلیۆن دیناری بۆ دانراوە وەزارەتی بەرگریمان هەیە 9 تریلیۆن و 763 میلیاری بۆ دانراوە بەڵێ حەجی شعبی 3 تریلیۆن و 743 میلیاری بۆ دانراوە دەستگای دژە تیرۆری عێراق هەیە 797 میلیارد و 853 میلیۆن و 719,000 دیناری بۆ دانراوە دەستگای پیشەسازی جەنگیمان هەیە 283 میلیارد و شتێکی بۆ دانراوە ئەنجومەنی ئاسایشی نیشتیمانی عێراقمان هەیە 401 میلیارد و 237 میلیۆن و 186,000 دیناری بۆ دانراوە دەستگای هەواڵگریشمان هەیە 307 میلیارد و 542 میلیۆن و 798,000 دیناری بۆ دانراوە. کۆی گشتی بڵین بودجەی ئاسایش و بەرگری لە بودجێ عێراق کۆی گشتێکە 29 تریلیۆن و 184 میلیارد و 619 میلیۆن دینارە ئەمە کۆی گشتی بەشە بودجەی هێزەکانی ئاسایش و بەرگریە واتە لە لە بودجێ عێراق 198 تریلیۆنە واتە لە 14 بودجێ عێراق بۆ بواری ئاسایش و بەرگری تەرخان کراوە بەڵام ئەوەی کێمە دەبینی زیادبوونی حەشتە لە وەکو بودجەکەی لە بودجێ عێراق وەکو ژمارە هێزە چەکدارەکانیان کە ساڵ بە ساڵ هەیمەنیان زیاد دەکات بەخوای گەورەتان دەسپێرین خواتە لەگەڵ.